یانەی دەربەندی خان لە دەرەوەی یاریگای خۆشکستی بە پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی نایابی کوردستان هێنا. لە کەشێکی باراناویدا بەڕێوەچوونی هەفتەی چوارەمی خولی نایابی کوردستانە و یانەی دەربەندی خان بووە میوانی یانی سیروانی نوێ. پاڵپشت بە هاندەرانی یانەی دەربەندی خان ئەیەوێت دوای دوو شکستی هەفتەکانی پێشوو سێ خاڵی تر بخاتە هەکبەکەی و هەرچی کوڕانی سیروانی نوێیە ئامانجیان گەڕانەوەیە بۆ نێو کێبڕکەی خولی نایاب. گێمی یەکەم دەستی پێکرد و هەردوویانە چوونە نێو کەشی یاریەکە. کوڕانی دەربەندی خان هەر زوو توانیان لە گێمی یەکەم باڵا دەستی خۆیان بسەلمێنن و هێرشەکانیان بۆ سەر گۆڵی سیروانی نوێ دەست پێ کرد. لە ئەنجامی بەردەوامی هێرشەکانی دەربەندی خان با سوود وەرگرتن لە لێدانێکی ڕاستەوخۆ هەڵەی گۆڵچی سیروانی نوێ لە خولەکی 19 هەردی محەممەد توانی گۆڵی یەکەم و پێشکەوتن بۆ دەربەندی خان تۆمار بکات و گێمی یەکەم بۆ پێشکەوتنی دەربەندی خان کۆتایی هات. لا گێمی دووەم یاریەکە پێچەوانە بووەوە و سیروانی نوێ کۆنتڕۆڵی تۆپی لای خۆی هێشتەوە و چەند جارێک چانسی خۆیان لەسەر تۆڕی گۆڵی دەربەندی خان تاقی کردەوە، بەڵام لێهاتووی گۆڵپارێزی دەربەندی خان سەرجەم هێرشەکانی بێ ئەنجام هێشتەوە و توانیان پارێزگاری لە تاکە گۆڵەکەیان بکەن و یاریەکە بەبردنەوە کۆتایی پێبهێنن. وتان یاریەکەتان بینی بەڕاستیانی شایانی ئەوە نەبوون کە بدۆڕێن، شکوازان بە هەموو 90 دقیقەمە یەک تۆپ هاتەوەش هەڵەی گۆڵچەکەمان هەڵەیەکی کوشندەی کرد و دوا بدەوە چەند فرسەتی ترمان بۆ هەڵکەوتەوە موفق نەبووین لە گۆڵکردنا. ئێتەمەش تۆپێنە جاری وایە باش یاریەکەیت ئەیدۆڕێنی، جاری وایە خراپی یاریەکەیت ئەی بیتەوە پیرۆزبایی لە یانەی هەندریانەکەم ئێمە عەفو دەربەندی خانەکەم ئیش ئێمە ئەوەیەکەم هەفتەی ئیش لەسەر ئەوە بکەین چۆنەڵی ئەم دوو شکستەی کە هاتە ڕێگەمان ئەم یەک دوو هەفتەیە چۆنەڵی لەبیر خۆمانی بەرینەوە خۆمان ئامادەکەین بۆ یاری داهاتوە. ئێمە نەفەس درێژە بین ئینشەڵڵا. ڕاستە سەرەتای خۆ لە دوو شکستمان هێناوە، بەڵام من گەشتبینم بە تیپەکە، گەشتبینم بە یاریزانان، گەشتبینم بە ئیدارەی یانە بە هاندەرانی شارەکەم بۆ ئەوەی پاڵنەرێکی باش بن لە یاریەکانی داهاتوە ئاستێکی باشتر ئەنجامی باشتر بەدەستبێنین ئینشەڵڵا. دوای ئەنجامدانی 4 هەفتە لە خولی نایاب یانەی سیروانی نوێ بە ئەنجامدانی سێ یاری خاوەنی تەنیا سێ خاڵە و لە هەفتەی داهاتوو لە یاریەکی بەهێز دەبێتە میوان یانەی سەید سادق. لای خۆیەوە دەربەندی خان دوای ئەنجامدانی 4 یاری خاوەنی تەنیا 6 خاڵە و هەفتەی داهاتوو میوانداری یانەی دهۆک دەکات. پەردەی شانۆیی ئەم هەفتەی خولی نایابی کوردستان بۆ یانەی سیروانی نوێ و دەربەندی خان دادرایەوە و یانەی سیروانی نوێ بۆ دووەم هەفتە لەسەر یەک تووشی شکست بوو. یانی دەربەندی خانیش دوای دوو شکست توانی یەکەم بردنەوە تۆمار بکات. هەستیار حاجی، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.